سپاس خاتم سریفە دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم. من خوێندکاری یەکێک لە بەشە پزیشکیەکانی زانکۆم. بەدەمی خۆم نەبێ خوێندکارێکی زۆر زیرەکەم. 3 ساڵی سەرەتای زانکۆم یەکەم بوومە و هەروەها کەسێکی جوانم. مامۆستایەکمان لە بەشەکەمان چەند جارێک داوای پەیوەندی لێکردومە، پەیوەندی خۆشەویستی. هەرچەنە ژنیشی هەیە بەڵام ئەڵێ من پەیوەندیم باش نییە لەگەڵ یا جێ ئەبمەوە لێی، بەڵام من ڕازی نەبوومە و ئەوەی زەواج بێ لە مێشکی منان نییە. ئێستا کە زانیوێتی پێی ڕازی نابم زۆر گۆڕاوە و لە محازەرەکانە کاتێک دەست هەڵەبڕم و جوای پرسیارەکانی ئەمەوە و پرسیارەکانیشم ڕاستن ڕەخنەم لێ ئەگرێت و پرسیارەکانم بە هەڵەدانێ جوابەکانم بە هەڵەدانێ. ببووریسە تۆ لە قۆناغی چەندی زانکۆی؟ قۆناغی 4 زانکۆی. لە 4 یعنی تا قۆناغی 3 یەکەم بوویت و کێشەشی نەبووە لەگەڵتاوە دی لەگەڵا کردووی ئەنج ئێستا گۆڕاوە. بەڵێ ئێستا زۆر ئەترسم کە دەرنەچم و نمرەکانم دابەزن چونکە زۆر ڕەخنەم لێ ئەگرێت و دەرەجەم لێ ئەشکێنێ. بەڵێ ئەم ساڵیش یعنی هەر ئەوەی چێکە لە مادە سەرەکیەکان کە دەرستان پێڵێت؟ بەڵێ. لای کەس باست نەکردەوە بۆ نمونە لای ڕئیس قسمەکەتان لای سەرۆکی زانکۆ یا لای کەسێک کە بتوانێت پەیوەندیدار بێ بەمە و قسەیەکی لەگەڵا بکاتەوە؟ نەمتوانیوە نەخێر. نەتوانیوە لای کەس باسی بکەیت. بۆچی ناتوانی لای کەس باسی بکەیت؟ ترسێکە لە دڵما ئەترسم. بۆ نمونە لە چیە ترسی؟ لەوەی کە خراپتر بێ مەسەلەکە و هەروەها هەڕەشەم لێ بکات بە شێوازێکی خراپ. بۆ نمونە چۆن نتوانێت هەڕەشەت لێ بکە؟ هیچی لەبەردەستای کە بتوانێت هەڕەشەت لەگەڵ بکە چونکە هەیسا جاری پێشوو کەیسی پێشوتی لەبەر وێنەی گرتو هەڕەشەی لێکە بە وێنەکانی کردو بە کارتێکی فشار بەسەریەوە. بەس تۆ شتێک شکەبەی کە بتوانێت هەڕەشەت لێ بکە لەسەری؟ ترسم دەرم نەچێنێ لە بابەتێکی خۆیان. باشە تۆ گەر وەڵامەکانت تەواو بێ وەڵامەکانت دروست بێ و لەسەر وەرەقە جوان جوابتدا بێتەوە چۆن ئەتوانێت بۆ نمونە دەرت نەچێنێ؟ زۆر ڕەخنەم لێ دەگرێت. هاوڕێکان هەستیان بەمە کردووە کە ئەوە ڕەخنەت لێ ئەگرێ و؟ بەڵێ هەستیان پێ کردووە بەڵام باسم نەکردووە لایەن. هیچت باز نەکردووە. ئەوان هەستیان بەوە نەکردووە کە ئەم مامۆستایە شتێکی هەبێ بۆ تۆ یان هەستێکی هەبێ بۆ تۆ؟ نەخێر هەستیان پێ نەکردووە. چۆن پێوتیت بۆ نمونە لە قۆناغی 3 ما پێوتیت؟ لە قۆناغی 4 پێوتمە. هەر ئەم ساڵیانی هەر ئەم ساڵ پێوتمە. بەڵێ. چۆنی پێوتی؟ لە ڕێگەی مۆبایلەوە نامی بێوە ناردوومە. ئیتر تۆ وەڵامەکە تەرەوە بووتت من ڕازی نابووم؟ بەڵێ. ئەوەی زەواج بێن لە مێشکی منان نییە و ئەویش داوای لێ کردووم من بەتەمانیم لەبەر ئەوەی ئەو خێزانی هەیە پێ ئەڵێ من پەیوەندیم باش نییە لەگەڵ خێزانەکەمە و ئەمێ جیابمەوە لێی. باشە ئەی تۆ دانەنیشتی بۆ نمونە مواجهەیەکی بەرامبەری دانیشیت و قسەی لەگەڵا ناشتەوێت ئەوە بکەیت؟ پێشتریش هیچ کات دانیشتن لەگەڵتانە ڕووی ناوە قسە بکەن دەبێت نەخێتریا و شتێک هەرێکسەر بە مەسەجێک و تاوە؟ بەڵێ. ئێستا تۆ یەکێک لەو شتانی کە پێویستە بۆ تۆ کە وەکو کچێکی جوان وەکو کچێکی زیرەک وەکو کچێکی عاقڵ کە ئەتەوێت هەموو ساڵەکانی خوێندنت بە ئەوائیل بەسەر بەریت و بە دەرەجەیەکی باش و خوێندنەکە تەواوکەیت و تەرکیزت تەنها لای خوێندنەکەتە یعنی دانیشە لەگەڵی قسەی لەگەڵا بکە بڵێ یعنی مامۆستا کە من قوتابێکی بەم شێوازم من تەرکیزم لای خوێندن و لای سعیکردن و جارێ مەسەلەی زەواج لە مێشکی منانە. یعنی ئەوەنە تەفاهمی نییە ئەوەنە تێگەیشتنی نییە کە تۆ دانیشی لەگەڵ یا و قسەی لەگەڵا بکەیت و تێگەیەنیت کە ئەمە مامۆستایەکی زانکۆی و تۆ بتوانیت تێبگەێنی؟ تا ئێستا دانیشتووە لەگەڵ شەرمەکەیت؟ بەڵێ.